سڵاوتان لەبێ خۆشەویستان تەوەری دۆممان پێوەستە بە تەندروستیدانە و بە تایبەتیش باس لەوە دەکەین کە شێوازەکانی جوانکاری لە دنیای ئێستادا و لەگەڵ پێشکەوتنە پزیشکیەکانە زۆر باوە و کەسانێکی زۆر ڕووی تێدەکەن بۆیە هەمیشە لامان پرسیار بووە کە چۆن جوانکاریەک بکرێ هەم تەندروست بێ هەم باش بێت سود بۆ کەسە بگەێنێ زۆرجار دەبیستین ئەو کەسانی کە جوانکاری دەکەن نەک تەنها سود بەڵکو زیانیشان پێدەگات و چەندین ڕێکاری نوێ هەیە ئەمڕۆ دەپرسین بە میوانداری پزیشکێکی پسپۆر لە بواری دەمودانە ئەوش دکتۆرە سۆمە سادق هەورامیە کە ئایا ڕێکارەکانی جوانکاری ددان بەشێکی تەندروستیە دکتۆرە بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ دکتۆرە کێ پێویستی بە جوانکاری ددانە ئەو کەسانێکیان کە ئەنجامێ ئایا تەنها مەشتێکی جوانکاریە خۆت زۆرجار دەبێتە پێویستێکیش سەرتا بە ناوی خوا زۆر سپاسدانەکەم بۆ ئەم بانگێشە هیواتوانین بتوانین پەیامێک و زانیارێک بگەینین بە هاوڵاتیان پێم باشە لێرەوە دەست پێ بکەین جارە جوانکاری ددان چییە؟ هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی جوانکاری ددان تێنەگەیشتون بەشێکی زۆریان ئەیانێ ئەنجامی دەن لە ڕاستیدا نازانن چییە تەنانەت ناوەکەشی نازانن کە ئەڵێن هۆلود سمایل زۆر بە ناوی تر ناوێهێنن با بزانین لەکوێوە سەری هەڵداوە و جارە جوانکاری ددان چییە؟ هۆلود سمایل ینی خۆی زەردەخەنەی ناودارەکان ئەمە لەکوێوە سەری هەڵداوە لە نزیکی سەراتاکانی سەدەی 19ەم لە وڵاتەکانی دەرەوە بۆ ئەکتەرەکان یا کەسە بەناوبانگەکان یا گۆرانی بێژەکان کە شێوەی ددان و ڕەنگی دانیان بەدڵ نەبوو زۆر کاتیش لەسەر تەلەڤیزیۆن بوون و ڕخنیان لێگیراوە لێەوە دەستکراوە بە ئەنجامدانی جوانکاری ددان. هۆلود سمایل کە پێڵەن زەردەخەنەی ناودارەکان خۆی بە چەند جۆرێک ئەنجامەدرێ و چەند لایەنێکی هەیە زۆر جار نەخۆشەکە نازانێت ئەڵە جیاوازی ڤینیر و هۆلود سمایل چییە یان ڤینیرم بۆ بکەیان بۆ هۆلود سمایلم بۆ ناکەی بۆ ڤینیرم بۆکەی جوانکاری ددان هۆلود سمایل زەردەخەنەی ناودارەکان لە ڕاستیە خۆی بە سێ شێوە ئەنجامەدرێت شێوەی یەکەم لۆمینیری پێوترێت کە بە هیچ شێوەیەک دەستکاری ددانی سروشتی چارەخوازەکە ناکرێت و باشترین جۆریانە چونکە چارەخوازەکە هیچ بەشێک لە ددانەکەی خۆی لەدەست نادات جۆری دووەم ڤینیرە ئەمە لە حاڵەتێکە ددانەکەی چارەخوازەکە هەندێک کێشەی بایۆلۆجی هەبێت وەکو کلۆری یان داخوران یان درس کە پێویستەکە بەشێکی زۆر کەم تەنها لە ڕووی پێشەوەی ددانەکە لا ببرێت و ڕێککردنەوەیکی بۆ ئەنجام بدرێت کاتێک کە خوارێکی کەمی هەبێت و ڤینیر چینێکی تەنکار کە تەنها لە ڕووی پێشەوەی ددانەکەدا ئەنرێت و جۆرێکی دیکە هەیە کە کیفی پێ ئەوترێت کیف ددانەکە لە هەموو ڕووەکانەوە دەڕنرێت و بچووکەکرێتەوە بخۆی ئەم جۆرەیان لە حاڵەتێک کە ددانەکە چارەسەری ڕێکی دانی بۆ کرابێت یان تووشی داخوران و چۆنەڵی وێرانبوونێکی زۆر بۆ بێت دانەکە و کلۆرێکی زۆر هەبێت بەم شێوەیە کەمێک چارەسەری بۆ کرێ وەکو پڕکردنەوە و ئەو شتانە ددانەکە لە هەموو ڕووەکانەوە بچووکەکرێتەوە و ڕنینی بۆ ئەکرێت ئەوەی کە کارەساتە لە ئێستەیە زۆر ئەیبینین هەندێک لە پزیشکەکان کە ددانەکە خۆی تەواو بایۆلۆجیەکی تەندروستە کێشەی نییە کە نەخۆشەکە ئەچێتە لای و داوای نرخێکی کەمترەکە جۆری سێم کە کیفە بۆی ئەکات و بەشێکی زۆر لە بایۆلۆجی تەندروستی ددانەکە ئەڕنێت و بچووکێکاتەوە بەمەش بێگومان کێشە بۆ چارەخوازەکە دروستە بێت چونکە بەشێکی زۆری ددانە سروشتێکی خۆی لەدەستەیە لەم کاتەیە و لە داهاتووە بێگومان تووشی کێشەی وەکو ئازار و هەستیاری یان لەوانەیە هەوکردنی پووک بێتەوە زۆر باشە دکتۆرە ئێستا زۆر کەسە بینین پەنابا بۆ جوانکاری ددانەکانی کێن ئەوانەی کە لە ڕووی پزیشکیەوە پێویستیان بەم جوانکاریە جوانکاری ددان هۆلود سمایل واتە هاوتاکردن و گونجاندنی ڕنگ و شێوەی ددانەکان و بە شێوەیەکی گشتی لەگەڵ یەکتر و لەگەڵ ڕوخسار ئەو کەس لە دوو حاڵەتا بەکاردێت یان تەنها بەمبەستی جوانکاری یان تەنها بەمبەستی چارەسەر و جوانکاریش ئەو کاندیدانەی کە ئەکرێت هۆلود سمایلیان بۆ ئەنجام بدرێت ئەگەر چارەخوازەکە کێشەیەکی لە ددانەکەی هەبوو وەکو هەبوونی کلۆرێکی زۆر لە ددانەکانی پێشەوە هەبوونی داخوران لە ددانەکە و یان بۆ نمونە ناشنێکی زۆر لە ددانەکان کە وا بکات
کاریگەری سەر لایەنی دەرونی چارەخوازەکە هەبێت ئەم لەم لایەنەوە وەکو چارەسەر و وەکو جوانکاریش بەکارهێنرێت. بەڵام لەو حاڵەتانەی کە چارەخوازەکە تەنها کێشەی لەگەڵ ڕەنگی ددانەکە و شێوەی ددانەکە هەبوو تەنها بەستی جوانکاری بەکارهێنرێت لەم حاڵەتی دوم کە باسم کرد پێویستە ڕنینێکی یان بۆ نەکرێت یان ڕنینێکی زۆر زۆر کەم بۆ چارەخوازەکە ئەنجام بدرێت کە ئەو بایۆلۆجی سروشتی ددانەکە کە خۆی هیچ کێشەیەکی نییە تەنها کێشەی لەگەڵ ڕنگ و لەگەڵ لەوانەیە قەبارە یان شێوی ددانەکەی هەبێت جوانکاری بۆ بکرێت بێ ئەوەی کە هیچ بایۆلۆجی و سروشتی و تەندروستی بوونی ددانەکەی لەدەست بدات. من حەزەکەم پرسیاری زیاتر کەم سەوارد بە هۆڵی سمایلەکە بەڵام ئایا هۆڵی سمایل تەنها ڕێگای جوانکاریە خود ڕێگای تریشمان هەیە؟ بۆ لایەنی جوانکاری ددانەکان بخۆی چەند ڕێگایەک هەیە لە هەندێک حاڵەتا کە تەنها ژمارەیەکی کەم لە ددانەکان کێشەیان هەیە بۆ منە یەک ددان دوو ددان لە ددانەکانی پێشەوە کێشیان هەیە دەکرێت بە حەشوی جوانکاریش چارەسەری بۆ بکرێت ئەویش کە بەبێ هیچ ڕنین و دەستکاریکردنێکی ددانەکان لەو حاڵتانەی کە کێشیان تەنها لەگەڵ ڕەنگی ددانەکانیان هەیە لەگەڵ شێوە و خەباری ددانەکان کێشیان نییە ئەتوانێت لێزەری سپیکردنەوەیان بۆ بکرێت بەمەش ڕەنگی ددانەکانیان سپیەکرێتەوە بەبێ ئەوەی کە هیچ کەڤەرێک یان هیچ شتێکی تری بۆ بەکار بهێنرێت. دکتۆرە کامیان سەرکەوتووتریانە گەر کەسێک بێ لێرەوە کێکیان بەکار بهێنێ تۆ لە ڕووی وەکو دکتۆرە ینی ئامۆژگاریەکی کە کامیان هەڵبژێرە کامیان باشترە بۆ ئەم کامیان زیاتریش ئەمێتەوە ئێستا زۆرمان حەزەکەین کاتە جوانکارێکمان کرد ماوەیەکی زۆر بمێنێتەوە. ئەمە گەڕێتەوە سەر حاڵەتی چارەخوازەکە وەکو باسم کرد لێزەر بە شێوەیەکی گشتی 6 مانگ بۆ ساڵێک کەمێنێتەوە بەڵام هەرچی هۆڵی سمایلات بە پێی کتێبە زانستیەکان دەبوو 15 ساڵ ئەمێنێتەوە ئەگەر بە شێوەیەکی زانستی ئەنجام بدرێت. مەبەستم لە شێوەی زانستیەکە چییە؟ وەکو باسم کرد لە خاڵ یەکەمە ڕنینێکی زۆر کەم بۆ ددانەکان ئەنجام بدرێت لە حاڵەتی ڤینیریان ئەسڵەن دەستکاری نەکرێت و هیچ بۆشاییەک نەبێت لە بینی پووک و هۆڵی سمایلەکە ڤینیرەکان لەوە ڤینیرەکان و ددانەکە کە ئەگەر بە هەر جۆرێک بۆشایەک هەبێت لەو بینە بێگومان خواردن لە بینی کۆ بێتەوە تووشی هەوکردنی پووکە بێت تووشی بۆنی ناخۆشی دەمە بێت کە ئێستا زۆر چارەخوازەکان دەپرسن دکتۆر ئایا بە هۆڵی سمایل ئێمە تووشی بۆنی ناخۆشی دەمە بین بێگومان کە بە شێوەیەکی زانستی بکرێت ئەو حاڵەتە ڕوو نادات بەڵام ئەگەر بە شێوەیەکی زانستی نەکرێت بێگومان هەوکردنی پووک و زائیدەن ڕزیلی ددانەکان لە ژێر ڤینیرەکەەوە بێگومان بۆنی ناخۆشی دەم دروستەکە ئەوەش بە هەمان شێوە ئەگەر بە شێوەیەکی زانستی کوالێتێکی بەرز ئەنجام نەدرێت وەکو باسم کرد ئەگەر چارەخوازەکە تەنها کێشەی لەسەر ڕەنگی ددانەکانی هەبوو ئەو کاتە باشترە ئەگەر بە شێوەیەکی کاتیش بمێنێتەوە لێزەر بکات و کێشەکەی چارەسەرە بێ هەتاکۆ حەدێک بەڵام ئەگەر بە هەمان شێوە کێشەی لەگەڵ قەبارە و شێوە و ڕەنگیش هەبوو ئەو کاتە ئەتوانین هۆڵی سمایلێکی تەندروست یان ڤینیرێکی تەندروست چارەسەرێکی گونجاو بێت بۆ ئەو چارەخوازە. زۆر باشە دکتۆرە هەندێک چارەخوازبان هەیە دەڵێن بۆیە هۆڵی سمایل ناکەم ڤینیر ناکەم لە بەرەوەی دانم خواریەکی تایە لاریەکی تایە ئێوەی پزیشکان بۆ چی داواکەنەوە کەسە ڕێککاری بکە ئەنجا هۆڵی سمایلەکەی بەوەکەن. ئەمەش هەر بۆ ئەو خاڵە ئەگەڕێتەوە کە باسم کرد ئەگەر ددانەکە خوارێکی تیا بێت هەتاکو حەدێک ئەکرێت تەنها بە هۆڵی سمایل ڕاست بکرێتەوە بەڵام ئەگەر لەو دەرەجەیە زیاتر بوو کە خۆمان دامان ناوە ئەگەر بە هۆڵی سمایل ڕاست بکرێتەوە کە بەداخەوە بەبێ بەرپرسیارەتی هەندێک پزیشک ئەو کاراکەن پێویستە بەشێکی زۆر لە ددانەکە بڕندرێت کە لە حاڵەتی هۆڵی سمایلە چارەخوازەکە لەو کاتەیە پێی خۆشە چارەسەرێکی بە پەلەی بۆ بکرێت بەڵام بیر لە تەندروستی ددانەکەی خۆی ناکاتەوە لە دواتر پەشیمانە بێتەوە بۆیە ئەمە بەرپرسیارەتی پزیشکە کە بڕیار بدا و نەخۆشەکە ئاگادار بکاتەوە کە ئێمە ئەگەر لە 0.3 ملیم زیاتر لە ددانەکەت بڕنین ددانەکەت لە داهاتوە تووشی هەستیاری و ئازارە بێتەوە بۆیە باشترە ڕێککاری بۆ بکرێت ددانەکە ڕێک بکرێتەوە هەتاکو پێویست بە ڕنینێکی زۆر نەکات دواتر هۆڵی سمایلەکەی بۆ ئەنجام بدرێت. لە ئێستاە
هەمووان خواسێکی زۆریان لەسەر هۆڵی سمایل و جوانکاریەکان هەیە بە تایبەتی دەبینین لە تەمەنێکی زۆر منداڵە کە ڕەنگە ینی هەیە ئیتر لە 2 ساڵی وەکسەر حەزەکە هۆڵی سمایل بکات چی تەمەنێک تەندروستە ئایا هەموو تەمەنێک دەتوانێت ئەم جوانکاریە ئەنجام بدات زۆر جار ینی وەکوڵی دانەکەشمان کێشەی نیە تەنها بۆ جوانکاریە ئەم ئەکرێت ئەمە ئەگەڕێتەوە بۆ خۆشیاری کۆمەلگا من هەموو کاتەڵم تەندروستی ددان پێش جوانکاری چارەخواز دێتە لامان کلۆرێکی زۆر لە زۆربەی ددانەکانیان هەیە داخورانی پووکی هەیە و زۆر کێشەی تری هەیە ئەڵێ نادکتۆر تۆ بەس هۆڵی سمایڵم بۆ بکە کێشە نیە دانەکانی دواوە دیار نییە بەڵام لە ڕاستیە ئەمە زۆر کێشەیە لە هەموو حاڵەتێکا تەندروستی دان پێش جوانکاریە و جوانکاریەکان هیچ جوانکاریێک لە ڕووی زانستیەوە لە خوارد تەمەنی 18 ساڵیەوە ناکرێت و لە کاتێکا کە چارەخوازەکە هیچ کێشەی نەبێت بەڕای من گونجاو نییە هەتاکو لەسەر و 30 کاری جوانکاری هۆڵی سمایل ئەنجام بدە بە تایبەتی بۆ شێوازەی کە ڕنینی دانەکەی بۆ ئەنجامەدرێت ئەگەر جۆری یەکەم کات کە باسم کرد لۆمینێ کە بەبێ هیچ ڕنینێکی دانا ئەو حاڵەتەش بۆ شێوەیە کێشە نابێت و ئەکرێت بۆی ئەنجام بدرێت بەڵام لەو حاڵەتی کە ڕنینی بۆ ئەنجامەدرێت لە کاتێکە ئەو چارەخوازە کەمترە لە 20 ساڵ یاخود هەتاکو 25 ساڵیش دواتر پەشیمانە بێتەوە لەبەر ئەو لە 25 ساڵیایە باشە لە 25 ساڵی جوانکاریدان ئەنجام بدا هۆڵی سمایل ئەنجام بدا بۆ نمونە ئەو هۆڵی سمایل 15 ساڵە مێنێتەوە کە ئەو چارەخوازە گاتە تەمەنی 35 ساڵی 40 ساڵی ئەو کاتی چیەکات دووبارە بیکاتەوە ئەبێ دووبارە مەشاکلی بۆ دروستە بە ئیدی بە پێی جۆر و کوالیتی هۆڵی سمایلەکەی پشکنینی بۆ بکرێتەوە و لە هەندێک حاڵاتە بێگومان پێویستەکە بگۆڕێت چونکە بایۆلۆجی پووک و بایۆلۆجی ئێسکەکەی بێگومان ئەگۆڕێت بپەی تەمەن زۆر باشە دکتۆرە وەک دەزانی نرخەکانیشان جیاوازە زۆر جار دەوترێت هۆڵی سمایل تێچووکی زۆری تێئەچێت ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ئەمە بە هۆکاری ئەوەی کە ماوەیەکی زۆر ئەمێنێتەوە و بە هۆکاری ئەوەی کە باشە یاخود هۆکارەکە چییە بێگومان کوالەتی و جۆری موادەکان لە هەموو کارەکانی دانا زۆر دەورە بینێ ئەمەوێ ئەو زانیارە بدەمە هاوڵاتیان موادی ددان وەکو شتەکانی دیکە نییە زۆر جۆر و زۆر کوالەتی هەیە و بێگومان کوالەتیش بەپێی نرخەکان بەپێی کوالیتێکی جیاوازە هەر وەکو چۆن مرۆڤێک قەمیسێکە کڕێ بێگومان ئەو قەمیسە لە 5,000ەوە هەیە هەتاکو $100 و لەوانەیە زیاتریش بەڵام ئەمە بۆچی چارەخواز ئامادەیە ئەو جیاوازی نرخە زۆرە بدا بێگومان بۆ ئەوەی کە زیانی پێنەگات ددانەکەی و بۆی شتێکی کوالەتی باش بەکاربێنێ وەکو لە خاڵکانی پێشترا باسم کرد ئەگەر هۆڵی سمایلەکە کوالەتیەکی باشی بۆ بەکاربێنرێ ئەو جۆری مەوادەی کە بۆ ڤینیرەکە بەکارەهێنرێت کە لە ئێستەیە ئیماکسە کە باشترین جۆرە و دووبارەش ئیماکس جۆری زۆرە کوالەتی زۆرە باشە ئیشەکی بە شێوەیەکی زۆر زانستی ئەنجام بدرێت پزیشکەکەی وردیەکی زۆری هەبێت لە ڕنینی دانەکانە زیاتر لە 0.3 ملیم لە دانەکەی نەڕنێت ڤینیری ئیماکسەکەی ئەستورتر نەبێت لە 0.3 ملیم کە ئەمەش دووبارە مەشاکلی تری بەدواوەیە ئەگەر ددانەکەی لە 0.3 ملیم زیاتر بڕندرێت کە ئەچێتە دوای 0.3 ملیم کەمێک زیاتر ئەچێتە چینێکی تری ددانەکە کە پێی ئەوترێت کڕۆکی ددان کە گەیشتە کڕۆکی ددان لە کڕۆکی ددان ڤینیر و کڕۆکی ددان پێکەوەلکانێکی بەهێزیان نییە وەکو چینی مینا و ڤینیر باشە چارەخوازەکە تووشی کێشەی لێبوونەوەی ڤینیرەکانە بێت لە کاتی نان خواردن هەندێک جار لە کاتی قسەکردن یان بۆمنە لە کاتی نووسن و بە هەمان شێوە ئەستوری ڤینیرەکەش دووبارە کاریگەری لەسەر ئەم هۆکارە هەیە هەتاکو تەنکتر بێت پێکەوەلکانی ڤینیرەکە لەگەڵ ددانەکان بەهێزترە بێت و کێشەی لێبوونەوە بۆ چارەخوازەکە دروست نابێت کە بێگومان ئەمەش نامرتاحەیەکی زۆر بۆ چارەخواز دروستەکە چارەخواز لە کاتی ناخواردنا ببینێت دانەکە کەوتۆتە ناو دەمی بێگومان زۆر نائاسوودا بێت زۆر باشە دکتۆرم هەمومانەوان ئەو کەسانمان بینیەوە کە جوانکاری دانیان کردو هەندێک کات جوانکاریەکەیان بووە بە شتێکی ناشرین بدەم چاویانەوە دیار بۆیان کاریگەری خراپی تەندروستی بۆ بەجێهێشتون ئێمە کە ئەچینە لای دکتۆرێک بۆ ئەوەی کە جوانکاری دانمان بۆ بکە بشتای بێتمەندیەک ئەم دکتۆرە بناسیینەوە کە بەڕاستی دکتۆرێکی باشە شارەزای و دڵسۆزیشە بۆ چارەخوازەکانی بێگومان
لە هەموو لایەنێکی پزیشکی نەک دەدان پێویستە چارەخواز لە کۆڵنەوەیەکی زۆر لەسەر ئەو پزیشکە بکات کە بەتەمایە سەردانی بکات و لە ئێستاە لانی سوۆسیال میدیا زۆر بەربڵاوە و کاری دەدان وەکو کارەکانی دیکەنیا ڕاستەوخۆ دیارە بە تایبەتی لە وێنەکانە بۆیە چارەخواز ئەتوانێت و ئێستا سپاس بەخوا هەمومان ئینتەرنێتمان هەیە لە ماڵەوە هەمومان گۆگڵە زانین هەمومان سێرچە زانین ئەتوانێت سێرچێک بکات ئەگەر بۆ منە بینەری زۆر بەرنامەکانیش نەبێت کە هۆڵسمایلێکی باش چۆنە و تایبەتمەندیەکانی چۆنە دواتر سێری کارەکانی ئەو پزیشکە بکات لە سۆسیال میدیا بێگومان زۆر بە ئاسانی ئەتوانێت جێی بکاتەوە لە کارێکی باش لەگەڵ کارێکی خراپە وەکو باسم کرد تەنکی ئەو ڤینیرەی کە بەکارەهێنرێت ئێستا زۆربەی پزیشکەکان پێویستە ددانەکە دوای ڕنین دووبارە لە سۆسیال میدیا بڵاو بکەنەوە بۆیە چارەخوازەکان ببینن کە ئەو پزیشکە چەند ڕنینی بۆ ددانەکان کردووە لە دوای ئامادەکردنی دواتر کارەکە دوای دانانی لەناو دەمی چارەخوازە کە تۆ بێگومان زۆر بە ئاسانی ئەتوانی دەی بکەیتەوە کارێکی ناسروشتی لەگەڵ کارێکی سروشتی کە ئەمەش دووبارە بۆ کوالەتی ڤینیرەکە و جۆری موادی ڤینیرەکە و لەگەڵ وردی پزیشکەکە لە کاتی ئەنجامدانی کارەکەی ئەگەڕێتەوە کاتە ئەگەری شکان ئەگەری زیان ئەم شتانی لێ ئەکەوێتەوە واتە ئەگەر من خواردنێکی ڕق بخۆم یاخۆت خواردنێکی ئەها بە جۆرێک بێت ئەمە ئەکات وە ئەکات زیام گەێنێ بەدانەکە ئەگەر هۆڵی سمێڵم کردێ بێگومان زۆربەی چارەخوازەکانمان پێیان وایە کە هۆڵسمالیان کرد تەوا پێویستیان بە شوشتن نییە و ئەتوان هەر شتێک بیانەوە پێی بخۆن یان هەر جۆرێک چۆنەڵی تەعامل لەگەڵیا ئەتوانن بیکەن کە ئەمە دوورە لە ڕاستیەوە بێگومان هۆڵی سمایلیش وەکو دانی سروشتی ئەگەری درستبوون ئەگەری شکان ئەگەری لێبوونەوەی هەیە و ئەو خواردنانەی کە زیانی بۆ دەدانی سروشتی چارەخوازەکان هەیە بێگومان زیانی بۆ ڤینیریان هۆڵسمێڵەکەش هەیە بۆ نمونە پچڕاندنی شتی جر کە زۆربەی هاوڵاتیان تیپی بەددان لێ ئەکەنەوە بەکری پێ لێەکەنەوە یان بۆ نمونە خۆمان ئافرەتە حیجابەکان دەمبوس بەددانمان نەگرین ئەمانە دوای چەند ساڵێک زۆر بە ئاشکرا شوێنەکەی لەسەر دەدانت بەجێ هێڵە ئەمە بێگومان زیانی بۆ هۆڵسمایلیشەیە و لایانی شوشتن چارەخوازێکی ئاسایی کە هۆڵسمایلی نەکردووە چەند پێویستە گرنگی بە شوشتن و لایانی تەندروستی ددان و پوکەکەی بدا چارەخوازێکیش کە هۆڵسمایلی کردو بە هەمان شێوە لەوانەیە خۆی هەستی پێ نەکە چونکە ئەگەر هۆڵسمایلەکە بە کوالەتێکی باش بکرێت بگومان ڕەنگی ناگۆڕێت ڕەنگی ناگرێت لەگەڵ خواردنی چاقاوە ڕەنگەکان و چارەخوازەکە واستەکە بەردەوام ددانی خاوێ نایت لە ڕاستیا وانە چونکە دیوی ژوورەوە ددانی سروشتی خۆیەتی و ددانەکانی پشتەوەش بە هەمان شێوە ددانی خۆیەتی و لەم بینەیە پووکی ددانیشمان هەیە کە پێویستە دووبارە خایەن بکرێتەوە بۆیە ئەگەر هۆڵسمایلت کردە بەیاننا ددانەکانت ڕەنگی بگرێت یاننا هۆڵسمایلەکەت ڕەنگی زرد بوو بەیاننا پێویستە شوشتنی مەزبوط بکەی ڕۆژی دووجار بەلایانی کەمەوە و بەکارهێنانی پەتیدان بۆ ئەو ددانانەی کە هۆڵسمایل کراوە لەگەڵ ئەو ددانانەی کە هۆڵسمایل نەکراوە کە بە هەمان بەکارهێنانی پەت مەترسینیە لەسەر هۆڵسمایل ئەمە باسی ئەوە بکەم هۆڵسمایل ئەگەر بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدرێت بۆ چارەخوازەکە خۆی سەرجەم ددانەکانی هەبێت پێویستە هۆڵسمایلەکانیش فراغیان هەبێت کە چارەخواز بتوانێت پەتیدان بەکار بهێنێ لە هەندێک حاڵەتە پزیشکەکان دانەکان هەموو پێکەوە کەپسەکەن مابینەکەی ناکەنەوە بۆ بەکارهێنانی پەتیدان ئەمەش دووبارە کێشە بۆ ددانەکەی خۆی لە دیوی ژوورەوە و کێشە بۆ تەندروستی پوکەکە دروست دەکات پێویستە چەند ڕۆژی دووجار کە ددان دەشۆرێت بە هەمان شێوە پەتیدانیش بەکار بهێنرێت ڕۆژی دووجار بۆ سەرجەم ددانەکان نەک تەنها ئەو ددانانەی کە هەستێکی خواردن لێ بەجێ ماوە چونکە ددان لە نێوان ددانەکان خواردن کە ئەچێتە بینی خواردنی زۆر ورد کە لەگەڵ لیک ئەچێتە بینی ددانەکانەوە بێگومان بە فڵچە و هەویری دان خایەن نابێتەوە تەنها ڕێگە بۆ خایەنکردنەوەی پەتی ددانە بۆی پارێزگاری لە نێوان ددانەکان بکەیت و پارێزگاری لێ بکەیت لە کلۆربوون زۆر باشە دکتۆرە هەمیشە گوێمان لەوە بێ کە چارەسەرکردن
لە دوای خۆپاراستنیان خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن بۆ ئەوەی کە ئێمە پێویستمان بە جوانکاریدان نەبێ یاخود ئەو مزعافاتە سەحیانەی کە هەیە توشمانەوێ بۆنی جوانکاریدانەوە ئەو کەسانی کە خۆیان خاوەنی دانێکی تەندروست و جوانیشن چۆن پارێزگاری لە دانەکانیان بکەن. پرسیارێکی باشە بێگومان وەکو باسم کرد شوشتنی ددان و بەکارهێنانی پەتیدان زۆر گرنگە بێگومان چەند شوشتنی دان و ژماری شوشتنی دان گرنگە لە ڕۆژێکە ئەوەندەش چۆنیەتی شوشتنی دان گرنگە لە هەندێک تەکنیکی شوشتنی دانی کۆن هەیە کە بەکارهێنرێت و چارەخواز هەندێک کات سێری ڤیددیۆ ناکاتەوە یان بۆ نمونە سەردانی پزیشک ناکاتەوە کە بزانێت چۆن ڕێگایەکی تەندروستە بۆ شوشتنیدان بە شێوازە قەدیمەکان ددانی شوات ئەم جۆر شوشتنە زیانێکی زۆر بەدانەکە ئاگەێنێ ئەبێتە هۆی داخورانی بەشی سەرەوەی ددانەکە بۆیە تەندروست شۆردنیدان لەگەڵ چەندێتی شۆردنیدان هەردووکی زۆر گرنگە کەلایانی کەم ڕۆژی دووجار بێت لەگەڵ بەکارهێنانی پەتیدان دووجار و هەروەها سەردانکردنی پزیشکیدان و پشکنین بۆ دانەکان 6 مانگ جارێک چونکە ددان تایبەتمەندێکی هەیە کاتێک کە زەرەرەکانی ددان لە قۆناغەکانی سەرەتایە لەبەر ئەوەی کە بەشی مینای ددان هەستەوەری نییە و هەست ناگەێنێت چارەخوازەکە هەستی پێناکات بۆیە پشکنی دان 6 مانگ جارە لایەن پزیشکی دانەوە بۆ دەستنیشانکردنی هەر کێشەیەکی سەرەتایی لە دانەکان و چارەسەرکردنی پێشەوەی بگاتە قۆناغەکانی گەورەتر باشترە و هەروەها وەکو باسم کرد شوشتنی دان و سەردانکردنی پزیشکی دان ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بۆ پاراستنی ددانەکە بەڵام لە هەندێک حاڵەتیشە هەیە کە چارەخوازەکە خۆی ڕەنگی ددانی زەردە کە ئەمە هیچ پەیوەندیەکی بە ژمارەی دانشوشتن و یان ئاگالێبوونی چارەخوازەکەەوە نییە یان بۆ نمونە بخۆی دانەکانی خوارە کە ئەمەش دووبارە هیچ لە دەسەڵاتی نەخۆشەکەیان چارەخوازەکەیان نییە ئەمانە جوانکاریان بۆ ئەنجام بدرێت یان بێگومان ڕاستکردنەوەی دانیشە چێتە قاڵبی جوانکاری دانەوە کە تۆ هیچ دانەکان شێوە و ڕەنگا کێشین یە تەنها خوارە تۆ ڕاستێکیتەوە ئەمەش دووبارە جۆرێکی جوانکاری دانە بۆی ئەنجام بدرێت بێگومان کاریگەرێکی زۆرێ بێت لەسەر لایانی دەرونی چارەخوازەکە. دکتۆرە لە کۆتاییە چی پەیامێکە هەیە بۆ بینەران کە باس لە جوانکاری ددان ئەگرێ پێویستەکە چی لەبەر چاو بگرن ئایا تەنها هۆکاری جوانکاری پێویستەکە ئەمەیتر پەنابەرینە چەندین هۆکار بۆی کە زیان بەدانەکانمان بگەێنە خود ناهۆشیاری ئێمە سەبارەت بە جوانکاری ددان لە کۆتاییە ئەڵەم دووبارە تەندروستی پێش جوانکاری تکایە تەندروستی دانەکانیان بپارێزن دواتر بڕۆنە قۆناغی جوانکاریەوە و کە کارێکی جوانکاریشیان کرد تەندروستیان نەکەنە قوربانی جوانکاریەکە و بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدرێت دووبارە لێکۆڵینەوە لەسەر پزیشکەکە بکەن و بە دوای کارەکانیا بڕۆن و بزانن کە بێگومان کارێکتان بۆ ئەنجامەدات کە لی پەشیمان نابنە و کاریگەری نابێت لەسەر تەندروستی دانەکان دواتر ئەنجامی بدەن چکە ددان بەشێکی جستەیە کە خۆی دروست ناکاتەوە کە بەشێکی لە دەستا تەواو لە دەستتدا ناگەڕێتەوە. زۆر سپاس بە دکتۆرە سەما سادق هەورامی پسپۆڕی دەموجان سپاس دەکەین بۆ زانیارێکمان گەیان دەبێت زۆر سپاس بۆ بەڕێز.